ئەندامێکی سەرکردایەتیە پارتی دیموکراتی کوردستان ڕۆناهی خستە سەر ڕەوشە ڕۆژئاوای کوردستانی و سیاسەتە پەکەکە لە هەمبەر خەلکێ ڕۆژئاوای کوردستانێدا. عالی عەونی دەربارەی سیاسەتە پەکەکە لە ڕۆژئاوای کوردستانێ ڕاگەهاند کو پەکەکە سەدەم بوو تاکو ڕۆژئاوای کوردستانی شانسێ سەرکەوتنش دەست بدێ. پەکەکە بخوا گرفتان دروست دکێ و پشتڕەژی داخوازە چارەسەریە دکێ. عالی عەونی دەبێژێ پەکەکە کۆمەک کەسێن ئاژاوگێر بناوێن جوانن شۆڕەشگەر ئانینە سەر دەروازەیە پێشابوورێ و ئێریشی دەروازەیەکردن و بەvێ ئێریشێ دخواستن ئیرادەیە هەرێما کوردستانێ ژناف ببن و پەکەکە زیانەکە مازن بە ڕۆژئاوای کوردستانێ گەهاندیە سیاسەتە پەکەکەیە شاش و چەوت ڕەوش گەهاندیە vێ قوناغێ و پەکەکە بخوا سەدەما داخستنە دەروازەیە پێشابوور سێ مالکایە کونەها پەکەکە دەخوازێژ ئالیگرن خۆتکێک و خۆنیشاندانان ئەنجام بدن داکو دەروازە وەرێبەکردن. ئەندامێ سەرکردایەتیە پارتی دیموکراتی کوردستان دەبێژێ پەکەکە دخوازی فەشە لاخوا بە ڤان کریاران پەردەپۆش بکێ ژبەر پەکەکە دە ئیدارەکردن و خزمەتکردنە خەلکێ ڕۆژئاوای کوردستاندا شکست دەستڤەئانی خەلک ژوان گەلک بێزارە کێشە هەری مازن ئەوەک و قەندیلە دخوازی ڕۆژئاوای کوردستانê بکێ کارتە فشارە سیاسی لە دژی هەرێما کوردستانê. عالی عەونی ئەو چەندژی ئەشکەرە کرد و گروپ و تاقمێن پەکەکە ڕۆژئاوای کوردستانê کو ناوێنوانیان جۆرا و جۆر هەنەوەکە پەیەدە و یەپەژە و یەپەکە و جوانن شۆڕەشگەر و تەفدەم و هەمووژش بۆی دژایەتیکردنا کوردن ڕۆژئاوای کوردستانê هاتنە ئاڤاکردن بتەنێ خزمەتە ئەجندایên پەکەکە و قەندیلێ دکەن. عالی عەونی ئەندامێ سەرکردایەتیە پارتی دیموکراتی کوردستان گۆتژی ئەگەر پەکەکە ڕاست دبێژێ ژبەرچێ کریارن جوانن شۆڕەشگەر نابێت دەروازێن ڕۆژئاوا لەگەل تورکیا ژ بۆی چێ جوانن شۆڕەشگەر نابێ عەفرینێ ئەگەر ئازادی عەبدەڵە ئۆجەلان دخوازن دەری جوان ڕاڤەکریە داکو بچنە سەر سنوورێ تورکیا و لێ دەرێ شەڕی خۆ بکەن. دەربارێ چارەنویسە ڕۆژئاوای کوردستانê دە ئەنجامە سیاسەتە پەکەکەدا عەلی عەونی گوت و ماترسیەکە مەزن و جدی لەسەر ڕۆژئاوای کوردستانê هەیە و ji ber سیاسەتە پەکەکە ڕۆژئاوای کوردستانê پشتەوانیە ئەمریکا و رووسیا و ئۆڕۆپاش دەستدایە و پەکەکەوەکە کۆمپانیایە سیکیۆرەتی ji بۆی پارێزگاریکردنê لێبیرên neftê hatiye danîn. عالی عەونی تەکەسجی کرد هەر بێسەدەما سیاسەتە پەکەکە بوو و رووسیا نەها دژایەتیە کوردان دکێ و پشتەوانیە بەشار ئەسەد دکێ و خەلکێ ڕۆژئاوای کوردستانê هاتنە دۆرپێچکردن و ژیان لەسەر تەڤایە ئاستان لە ڕۆژئاوای کوردستانê دەنجامە سیاسەتە پەکەکەدا نەمایە و ڕۆژانە بسەدان گەنج ڕۆژئاوای کوردستانê دەردکەبن ئەوژی ژبەرک و پەکەکە خەلکێ بە زۆرێ دکێ لەشکەر و زارۆکێ کوردانجی دڕەڤێنێ. عالی عەونی ئەو چەندژیدا خویاکردن و پەکەکەش بۆی دژایەتیە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژئاوای کوردستانê خستیە کارتە سیاسی لە دژی پارتی و ژبەرک و پەکەکە شکست ئانیە دە ئیدارەیە ڕۆژئاوای کوردستانێدا و ژبەرک و خەلکێ ڕۆژئاوای کوردستانê بهتراوان لەگەڵ ڕێبازە بارزانینە پەکەکە هەموو هەوڵێن خۆدێدا و وێنەیە هەرێما کوردستانê و پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی بشێوێنێ.